بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سربەخۆیی کوردستان بکەین لە نێوان ئینتیمای مێژووی و پێدراوە مەدەنیەکاندا. یەکێک لە ڕەگەزە بەهێزەکانی دروستکردنی دەوڵەت لە ڕووی ڕۆحیەوە بریتە لە ئینتیمابوون بۆ نەتەوە یاخود گەڕانەوە بۆ یادگەی ڕابردوو و هەروەها بۆ ئەو بیرەوەریانە بۆ چەمکە پیرۆزەکانی وەکو ئاڵا خاک نیشتیمان. ئەمانە کۆمەڵە پێدراون ڕۆحی نەتەوەی بەهێزەکەن بە دوای ئەمانەشدا خەونی دروستکردنی دەوڵەت هەیە، بەڵام هاوکات کۆمەڵێک پێدرا و چەمکی مەدەنی تر هەیە کە ئێستا لە ناو سیستەمی سیاسی و هەروەها لە فەزای گشتی تا قسەی لەسەر دەکرێت و ئیشی پێدەکرێت وەکو چەمکەکانی دیموکراسی، هاوڵاتی بوون، مافی مرۆڤ، یەکسانی. ئایا تا چەند کورد لە ئێستادا کە بێوێ قسە لەسەر سربەخۆیی بکا بەرخورد لەگەڵ ئەم چەمکانەدا دەکا؟ ئایا ئەم چەمکانە بۆ خۆیان بەشێک لە هێڵە گشتی و هێڵە تۆخەکانی چەمکی ناسیۆنالیزمی کوردی کاڵ ناکەنەوە؟ تا چەند ناسیۆنالیزم لەگەڵ چەمکی دیموکراسیدا یاخود چەمکی نەتەوەیی کە بە شێوەیەکی گشتی بەکارە برێت و لە مێژووشدا کورد قوربانێکی زۆری لە پێناودا داوە وەکو قەزیە لەگەڵ ئەم چەمکانەی دنیای مۆدێرنەدا یەک دەگرێتەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆرە ئارام عەلی مستەفا مامۆستای زانکۆ و بەڕێوەبەری کوردۆلۆژی زانکۆی سێمانی و توێژەر لە مێژوونی و هاوچەرخی کورد مامۆستا بەیار عومەر توێژەر لە پلانسازی شار و هەرێمەکان بەخێر بێن بۆ ستودیۆی سۆراخی مێژوو. دکتۆر ئارام، کورد لەناو کۆمەڵێک معاناتە ژیاوە و هەروەها هەموو یادگە و هەموو مێژوو ڕابردووی بخوێنیتەوە بۆتە قوربانی کۆمەڵێک ڕوودا و هەروەها لەناو ڕووداوەکانیشا توانیوێتی ئەندازەیەک ئەمانە بکاتە زەخیرەیەکی مێژووی و هەروەها فکری بۆ خۆی جیاوازەوەی کە نەیتوانی بێ ئیشی لەسەر نەکردووە. ئایا هەموو ئەمانە ئەکرێ لە ئێستا لەم قۆناغی ئێستادا بکرێنە سەرمایەکی ڕەمزی گەورە بۆ ئەوەی بتوانێت بەکاریان بهێنێ وەکو هێزی کاریگەر بۆ بڕیاردان لەسەر بەخۆی خۆی؟ بڵێ سپاس بۆ بەرنامەکەتان. لە ڕاستیە هەموو ئەو ڕووداوانی کە ڕوویداوە ئەو کارەساتانی بەسەرمانە هاتووە کە زۆرتر ڕووداوەکان کارەساتی ناخۆشن وەک لە دەستکەوت و لایەنی با بڵێن پرشمداری. من پێم وایە ئەمانە بوونەتە هۆی یەکخستن و یانمانەوەی کورد بەم شێوەیە کە ئێستاە و بەردەوام بوون و سووربوون لەسەر بوونی خۆی و لەسەر بەدەستێنانی مافەکان مقاومات بوون. بەڵێ ینی کاریگەرێکی زۆری هەبووە، بەڵام پرسەکە لەودایە تا چەند ئێمە توانی بەتمان سوودی لێوەربگرین. ئەوش ڕەنگە بەسرا بێت بە بڵین دەسەڵاتدارانی کۆمەڵگای کوردیەوە کە مەڵێم دەسەڵاتدارانی کۆمەڵگەم بەسم تەنیا هەر دەسەڵاتی سیاسی نییە، بە درێژایی مێژوویان ئەم چەند ساڵی کۆتایی سەردەمانێک مێژوشینەکان دەسەڵاتی سەرەوەی کۆمەڵگای کوردی بوون. اینجا بڵێن سەر و خێڵ و شێخ و اینجا لە دواییشە پارتە سیاسیەکان ئەمانە تا چەندێک توانیوانە سوود لەمە بگرن وەربگرن. من پێم وایە زۆر سەرکەوتوو نەبوون. ڕەنگە لە هەندێک جاریشە هەنگاوێک ئەگەرە بەرەو پێش ڕۆشت بێتن چەند هەنگاوێ بەرەو دواوە ڕۆشت بێتن. هەرچەنە زۆر پەیوەندی بە پرسیارەکەی بەڕێستەوە نییە، بەڵام من توانم بەوە تەماشای بکەم. ئێستا ئینتیمابوون بۆ خێڵ بۆ ناوچە زۆر زیاترە وەک لە ئینتیمابوون بۆ کوردستان و تەنانەت بۆ لە ئاستی شاری شەحسابی بکەیت. ئەمە بە هەنگاوێکە بەرەو دواوە، یعنی ڕەنگە بەرەو پێش ڕۆشتوین توانیمانە خۆمان بپارێزین بوونی کورد وەکو کۆمەڵێکی ئەتنیکی وەکو میلەتێک بپارێزین، بەڵام لەو ڕۆوە بەرەو دواوە ڕۆشتوین. بە بەڵگەیەوەی لە سەرەی میرنشینەکانە هەر لە میرنشینی بابان لە سلێمانیە کۆمەڵی خێڵ و هۆز هەبوون یاخود نەوعی لە یەکێتیە بوو لە نێوان خێڵەکانە لەسەر ئاسی میرنشینەکانیش لە بەتابەت لە سەردەمی بەدرخان پاشا یەکێتێک لە ناو میرنشینەکانیشا دروست بوو. بەرەو دەوڵەت بوون ئەڕۆشتین، بەرەو نەتەوەش ئەڕۆشتین، بەڵام ئێستا و پێچەوانەوە ئەوە نەماوە ئینتیما زیاتر بۆ ناوچەکە و بۆ خێڵ و هۆزەکەماوە کە پێم وایە پارتی سیاسیەکانیش دەوری نگەتیڤیان لە مەسلەیە هەیە. یعنی ئەتەوێ بڵێ ئەمە ئەزمونێکی مێژوو کردە گەشتەوە بم قۆناغی ئێستا؟ ئەزمونێکی مێژوو کردە، بەڵام هۆکارەکەشی چییە کە میرنشینەکان نامێنێت تر لە ناوڕاستی سەدەی 19 بن 1950کان
میرنشینەکان لەسەر تاپای دەوڵەتی عوسمانی و ئێرانە نامێنێ دەور بە خێڵە درێت سەر و خێڵەکان ئەوانە دەوریان ئەدرێتێ لە ماوەیەکیش بێجگەلەوەی شێخانی تەریقەتی نەقشبەندی ڕۆڵێکیان پێدرێ ئەویش زیاتر وەکو کاربەدەستانی سەر بە دەوڵەتی عوسمانی لە سەردەمی حەمیدیەکانی شاکە ئەفاجی خەفیفە دروستەکرێ بۆی ناوکەژڵم ئەفاجی خەفە بۆی بیر خەموکە لە هەشتاکان 600 هەمان شتی دروست کرد لەو کاتانە ئینتیما بۆ خێڵەکە و بۆ ئەو مەجموعەیە زۆر بەهێزتر بۆ لەوەی بۆ ئینتیما بۆ میرنشینەکە بۆ ئەو دەسەڵاتە کوردی کە ماوەی لەوە پێشە بووە بەڵام ئەو چەمکانەی کە زۆر جار ڕۆحێکی نەتەوەیان یاخود ئەوتێ ئینتیماخ فکری ناسیۆنالیست بەرهەمەهێنن هەموو ئەمانە لە ناو مێژووی کوردان ڕنگدانەوە یاروەکو خۆش و باسی کرد ڕوودا و کارەسات و ئەوانەی کە بەسەر کورد هاتوون هەمویان بوونەتە بەشێک لە مەقاومات و مانەوەی کورد یعنی پێدوان نییە یعنی بۆ خۆی گەیشتن بە قۆناغێک یاخود ئینتیما و بیری ناسیۆنالیستانە تەجاوزی قۆناغێکی کردوێت کە پێوتێ قۆناغی خێڵەکی یاخود و هەرەتەوێ بڵێ ئەو قۆناغانەی کە لە مێژووە ژیانی مرۆڤدا بەشەکە لە قۆناغی ژیانی سەرەتاییەوە لە شاخەوە دوای دێتە دەشتایەکان نیشتە جێبوون قۆناغی کشت و کاڵی ئەوەی کە قۆناغی خێڵەکی و خێڵ بەڕێوە ئێمە هێشتا گیرمان خواردووە لە ناوەیەکی لەو قۆناغانە ئێمە گەڕاوین تۆ بۆ قۆناغی خێڵەکی ئێستا ڕەنگە چەمکێکی تازە دروست ببێت ئۆلیگارکی یان دەسەڵاتی خێزانی دەسەڵاتی سیاسی ئابووری خێزانەکان یعنی تەنانەت لە خێڵیش دەرچووە بەرەو ئەوە ڕوون بەداخەوە لە باشووری کوردستانە یان لە هەرێمی کوردستانە کە دەسەڵاتەکان زیاتر وای لێدێ ئینتیما بۆ فلانە خێزان و بۆ فلانە بنەماڵە ڕەنگە زۆر جار بەهێزتری بۆ لە ئینتیما بۆ هەموو کوردستان لە پێشی بەرنامەکە باسی با بڵێنکی لە سەرکردەکانی کوردمان لە ڕابردووە کرد من پێم وابوو ئەو توانی بووی لە زاخۆوە تاکو خانەقین کوردیەکە بخات کورد لە ژێر ئاڵایە بوو ئەوەی تیانە بوو ڕاستە مەسەلەی تۆزی ڕەنگە جیاوازی زاراوە ئەوشتان تێ بەڵام هەتا ئەوەشیان تا ڕادەیەوە کردبوو بۆ نمونە زاراوی سوورانی و بە زاراوی ڕسمی لە ئەدەبیات و لە کۆنگرە و کۆنفرانسەکانی پارتی دیموکراتی کوردستان لە کاتی خۆی یاخود لە شۆڕشی ئەیلولە زمانی بەیانی یانزەی ئازاریش ئەو کاتانەی و مافانەی بۆ کوردانرا شێوەزاری بڵین سۆرانی بوو بەڵێ من لە سەرەتا کە باسیەوەم کردەوەی ئەفاج خەفەمەی سواری حەمیدیە کە دروست کراوە تۆ بزانە سەدام حوسێن سوارەی ئەمەی خەفەی دروست کردەوە بەڵام ئێمە ژۆکو دەسەڵاتی سیاسی نەک ئەوەمان لە ناوەنە برد بەڵکو بۆ دەستکەوتی سیاسی خۆمان بووە وەرگرتنی دەنگ کارێکمان کرد کەوانە وەکو خۆی بمێنێتەوە ڕۆژانە ئەبینی خێڵی نازانم کێ فیستیڤالەکات و فڵانە خزمان فیستیڤالەکەەوە جۆرێک لە زیندوکردنەوە خێڵایەتی بەڕای من بەڵێ مامۆستا بەیار مامۆستا یەک دوو چەمکی گرنگی وروژان باسی خێزان و خێڵی کرد ئێمەش باسی سربەخۆی و دەوڵەتەکەین ئایا لە ناوخۆی کوردستانە کاریگەری ئابووری یا کە ئەڵێ حکمی ئۆلیگارشیەوەی کەمینە و خێزانێکە حکومەکات و بەڕێوە ئەچێەوە ئیشی لەسەرەکرێ ئایا ئەمە کاریگەری دروست کردووە لە ڕووی جوگرافی ناوخۆی و دابشکردنی جوگرافیا لە ناوخۆی هەرێمی کوردستانە واتە خێزان تەجاوزی کردووە بۆ چۆن جیاوازی خێزانانی جیاوازی جوگرافیش دروست بووە بە پێی ئەو ئەزمونانەی کە لە مێژوایە هەڵبەت خێڵەکان ئەمەیان کردبوو لە ڕابردوودا بەسی جەنابە ئەوەیە کە بڵین مەسلەی سربەخۆیی ینی ڕەتی بە مەسلەی جوگرافی ویستم ئەو دوو چەمکەی مامۆستا بە تایبەتی باس کرد باسی لە حکمی کەمینە و باسی لە ئابووری خێزانی و باسی دابشکاریەکان کرد تا چەند ئەمە جێکەوتەکانی خۆی لەسەر دابشکردنی جوگرافیا ژەناوخۆی باشووری کوردستان بەجێشتووە بێگومان کاگەرم ینی تۆ ئەگەر سەیری بکەی ینی پێشتر لە ئەو زەمانی کە ئیدارەیەکی گرتوێتەوە کە دەسەڵاتەکان هەمووی چۆتەوە بۆ هەولێری پایتەخت ئەنی لەو کاتەوە ئەم منتیقەیە پشتگوێ خراوە و سزایەکی زۆری سیاسی و ئابووری ئیراوە و من ئێستا پێم وایە بەرنامەکە زیاتر لەو بارەوەنی حەزان کەم بچمە ئەو بارە ببوورە ئامەوێت تۆ زیاتر ئەندازێ بگەڕێیتەوە بۆ ڕەهەندە قوڵەکانی مێژوو تاوەکو بە ئێستا گەشتووە بێگومان ئەمە لەکوێوە هاتووە لە ناو چ کەلتورێکەوە هاتووە ئەم کەلتورە کە کەلتوری خێڵە بەداخەوە ینی کە لە دوای ڕاپەڕین خەربوو کاڵە بووە بەڵام ئەم دوو حزبە یەکێتی و پارتی ئەمەیان تۆ کردەوە جارێکی تر ینی پارتی لە لای خۆیەوە ئەو بەشێک لەو سەرۆک عەشرەتانە
و هەنێکیان کە بەداخەوە بڵین ئەفواجی خەفیفیان هەبوو یاخود سەرۆکجاش بوون ئەمانیان هێنا لای خوان مەڵاسیانە یەکێتیش وەکو جۆرەك لە کێبڕکی پارتی هەسا هەنێکی تری لای خۆی گلایەوە کە ئەمەش بێگومان ینی کۆمەڵگەی کوردی بەرودەوە بردووە بەرە و کۆمەڵگەیەکی خەڵکی بردەوە و بەداخۆ گەردیقەتی بێ ئێستا پارتی دیموکرات ئەوێ هەنێک حەزب بۆ هەنێک سەرۆک عەشر لەم ناوچەیە پڕچەکە بۆی جۆرەك لە کێشمەکێش و سراع و نزاع دروستکە لە منتیقەیە بۆی ئەم منتیقەیە نەبێتە خاوەنی کیانێکی سیاسی و ئابووری و جۆرەك لە هاوسنگی دروست بێ لە نێوان ئەم ناوچەی سلێمانی و ناوچەی هەولێرە چکە من وەکو خۆم باوەڕم بە شتێکەیە کە پێوترێ لە مەرکەزیەت واتە باوەڕم ینی ئەوەی کە مەسلەی مەرکەزیەت کە هەرچی هێزی سیاسی و ئابووری و دیبلۆماسی هەیە لە پایتەختا کۆیکەیتەوە ئەوە تەنها لە وڵاتە دواکەوتەکانی دنیا گەر ئەمە وەکو پرسیارەکەی مامۆسای لێ بکەم ئایا ئەمەش ئەزمونێکی مێژوو کردە ئەمەش لەناو مێژووە ئەم کەلتورە سەری هەڵداوە یاخود ئەمە کەلتورێکی تازە و لە سەردەمی مۆدێرنا دروست بووە زانی کاگەرم ئەگەر مێژوو کردیش بێت تۆ توانی بیگۆڕی ینی شتێک نییە کە تۆ لە مێژووە هاو ئیتر نتوانی دەستکاری بکەی خۆ تۆ گرسێری بکەی دەوڵەتی عوسمانی کە دەوڵەتی بڵین خلافەتی عوسمانی بوو کە ئەتاتورک هاو مستەفا کەمال ئەتاتورک توانی بیکا بە دەوڵەتێکی علمانی یعنی ئەو خۆ مێژوویکیشان هەبوو هەرچەنە ئێستا ئەو مێژوو جارێکی تر خەریکە دووبارە ئەبێت و بەر دەوڵەتی عوسمانی ئەگەڕێنەوە بەڵام شتێک نییە کە تۆ لە مێژوانە توانی دەستکاری بکەی بەمانایەکی تر ئەگەر ئێمە لە پێشتری کۆمەڵگەیەکی خەڵکی بوو بێتین ئەمان توانی وڵاتەکەمان بکەین بە وڵاتی دامەزراوەیی و چەمکی هاوڵاتی بوون پەرە پێ بین ووا بکەین کە هەموو هاوڵاتیانی هەرمی کوردستان خۆیان بە بەشێک بزانن لەم وڵاتە و بەشیان هەبێت لە سەرۆک و سامانی ئەم وڵاتە و جۆرێک لە ئەوەی کە پێوتری حەز بە ئەمان و حەز بە مرتاحیکردن لە وڵاتەکە دروستکەین کە هەموو هاوڵاتیەک هەز بە جیاوازینەکە بەڵام بەداخۆ ئێمە لە جاتی ئەوە چوین دیسان وەکوتم چەمکی خەڵکە خەریب و کاڵە بۆ جارێکی تر ئەم حزبانە لە پێناوی منافەسە یەکتریە لە پێناوی کێبڕکی یەکتریە و تۆخیان کردووە جارێکی بەڵام پێت وانە ئەگەر گەرچی چەمکی خێڵیش تۆغ بێتەوە ئەگەر سەر بەخۆیی کوردستان یاخود جیابوونەوە ئەمانە بێتە ئارا و ئەمە ئیشی لەسەر بکرێ پاشە کشە بەعقلێتی خێڵە کاتەوە جارێکی تر زانی کە گەرم مەسلەی سربەخۆیی هیچ ڕپتێکی بۆ نییە کە تۆ یا باوا بڵم مەسلەی سربەخۆی گرنتی ئەو ناکە کە وڵاتێکی دیموکراسی و هەبێ کە مافی مرۆڤی تیابێ کە چەمکی هاوڵاتی بوونی تیابێ ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو باشووری سوودان کە جیا بۆ لە سوودان زۆر کەس پێی وابوو بە جیابوونەوەی ئەوان ئیتر وڵاتێکی زۆر دیموکراسی و مەدەنی و بڵێم خۆشگوزەران دروستە بێ بەڵام بە پێچەوانەوە وڵاتێک دروست بوو کە لە ڕووی سیاسی و بەرەو دیکتاتۆری و مافیایی بوون ڕۆی و لە ڕووی ئابووری شۆشکست خواردوو بوو بۆیە هەر ئەو هاوڵاتیانی باشووری سوودان کە پێشتر لە سوودان جابووبوونەوە ئێستا بەرە ئەو سوودانە ئەچن کە پێشتر لێ جابوونەتەوە بەواتایەکی تر وڵاتێکی شکست خواردی لێ بەرهەم هاو یعنی ئێمە یعنی من خۆم کە بڵین کادرێکم لە بزوتین گۆڕانیژین پێمان وایە ئێمە توانین کە ئەمانەی وڵاتێک دروستکەین وڵاتێکی مؤسساتی لەگەڵ بڵین هاوپەیمانەکانمان لە کۆمەڵی ئیسلامی کە وڵاتێک دروستین وڵاتێکی مؤسساتی بێ ئەگەر وڵاتێک بێ هاوشێوەی لیبیا و سووریا و ئەوەی کە وڵاتێک بێ ڕێزی هاوڵاتی بوونی تیانەگیرێ وڵاتێکی مافیایی بێت و وەکوتم لە ڕووی سیاسی و دیکتاتۆری بێ و لە ڕووی ئابووری شۆشکست خواردوو بێ بێگومان فەشە لە هێنێت وردە بەڵام بۆ تۆ ئەوەندە لەسەر هەمیشە تۆ کە سەیری دەوڵەتی کوردی یەکەین کە ئەڵێ هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردی تایبەت سێ فاکتەری گرنگ باسەکرێ فاکتەرێکی ناوخۆی فاکتەرێکی ئیقلیمی فاکتەرێکی نێودەوڵەتی یعنی بۆ تۆ دەیت لە ئێستا کە باسی سەربەخۆی ئەکرێ زۆر پێداگیری لەسەر نەعەدالەتی ناوخۆی یەکەی بۆ ئەبێ ناوخۆ بێ ئەگەر ئێمە بین لە ڕووی یەکگوتاری هێزەکانمانەوە بتوانین قەرارێک بین و ئیسیفتایە بکرێت و دان یعنی خۆمان بەڵێ بکەین بۆ سەربەخۆی لە ڕێگەی ڕێفراندۆم ئەوانەوە بۆ ئێمە یعنی ئەمە ئیشێکی گەورەیە و ڕاچەنینێکی گەورە و گۆڕانکارێکی گەورەیە بۆ هەمیشە وەکو ئەو جەناب و باسیەکەی لەسەر شتە ناوخۆیەکان ڕابوەستین زانی کاگەرە مەسەلەی ڕێفراندۆم یعنی ئێمە گەر بە دیاریکراوی با بڵێم ئەگەر پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی مەبەستیان بێ دەوڵەت دروستکەن و ئەتوانن ڕاگەێن و کەس دەستی نەگرتوون یعنی هیچ پێویست بە ڕێفراندۆم ناکە بۆچی پێویست ناکە لەبەر دوو سەبەبی یەکەم ئەوەیە کە پێشە ڕێفراندۆم کراوە یعنی لە ساڵی 2005 ڕێفراندۆم کراوە لە سایەنەوە هەشتی خەڵکی کوردستان دەنگیان پێیەوە و هیچ پێویست ناکە جارێکی تۆ ئەم ڕێفراندۆمە دووبارە بکەیتەوە و سەبەبی دووهەم عادەتەن ڕێفراندۆم لەو شوێنانە ئەکرێ کە جۆرێک لە نیزاعی تایە سراعی تایە ینی باسی چەمکە ناوخۆیەکەم بۆ بکە بەرانی گرفتی ناوخۆیی بۆ بێ ڕێگر بێ لە شتێکیوە گرفتی ناوخۆی ڕێگر نییە زانی ئەوەی کە ڕێگرە ئەوەیە کیتی و پارتینیان توانێت کۆمەڵی مؤسساتی نیشتیمانی دروستکەن کە پێشمەرجە بۆ دروستکردنی دەوڵەتێکی پێشکەوتوو و دیموکراسی کە بتوانێت خۆی ڕابگرێت
چونکە ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ لە جوگرافیایە کاژین چواردەورەکەمان ئەگەر دوژمنیشمان نەبن دۆست ینی ئەگەر دۆستیشمان نەبن ینی ببوورە ینی ئەگەر دوژمنیشمان نەبن دۆستمان نین بۆواتایەکی تر ینی ئێمە ئەگەر لە ڕووی ئابوووریەوە زۆر بەهێز نەبین و لە ڕووی سەربازیەوە نتوانین سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی دروستکەین و لە ڕووی ئابوووریەوە نتوانین کەرتی کشت و کاڵ و پیشەسازیمان پێشکەین ئەو کاتە ینی لە کاتی ئەلانکردنی دەوڵەتە لە کاتی ڕاگەانی دەوڵەتە بێگومان بەرگی فشاری لە سەربازی ئەگرینە بەرگی فشاری ئابووری ئەگرین ئەنی من ئێمە پێمان وایە کە ئەبێت پێش هەموو شتێک پێش ڕاگەانی دەوڵەت ینی ئیش لەسەر بنەماکانی دەوڵەت بکرێت کە بریتێ لە سوپایەکی نیشتیمانی و دادگای نیشتیمانی و زانکۆی نیشتیمانی و سیاسەتێکی دەروی نیشتیمانی بەبێ ئەمانە بێگومان تۆ دەوڵەتێک بەم لەرزۆکی ئێستا کە دەوڵەتێکی تا ڕادەیەک بەرەو دیکتاتۆری و بەرەو شەلەلی پەرلەمان چووە لە لای ترش و ئابوورەکەیش کەس خواردووە بێگومان تۆ دەوڵەت ڕابگەنی بەرگی فشار ناگریت. بەڵێ دکتۆر ئارام یعنی ئێوە بە شێوەیە قسە لەسەر مەوزوعاکەن کە ئەوەی کە پێوتێ بەهای ڕۆحی و نەتەوەی کە ئێمە لە ڕابردووە هەمان بۆ وەکو زەخیرەیەک ئێستا تۆ بەکاری بێنی بۆ سربەخۆی یعنی بوارێکتان بووە نەهێشتوێتەوە کە بازە خیاڵەکەن قسەی لەسەر بکرێت ئێستا کۆمەڵە چەمکی تر هەیە کە ئیشی لە سەکرێەوە بازارگەرمی ئەو چەمکانەیە لە چەمکەکانی دیموکراسی هاوڵاتی بوون مافی مرۆڤ ئایا کورد چۆن نەتوانێت لە سەردەمی گەشەکردنی ئەم چەمکانەوە بازارگەرمی ئەمانە خۆی بدۆزێتەوە؟ ڕوتی مێژوە میشە بەرە پێشەوە ڕۆحتمەن کۆمەلگاش بەرە پێشەڕە بەڵام جارێ ئەو بربەستانە لە ڕێ حیزبە سیاسیەکانەوە بە لە ڕێ کاریگەری دەرەکی بێتەوە دروستە بێت بەڵام من پێم وایە گەر میشارەتێک بێت مەقسەکانی کاک بەیار هەرچەند ڕەنگە من لە هەندێک شتیا متفق نەبم ڕاستە ئێمە کەم تەرخیمان هەیە لە دروستکردنی دامەزراوەیە بەتابەتەوەی کە بابەتی تەوەری گفتوگوی ئێمەیە مەسلەی خێڵ و مەسلەی ئەو ئینستیتوتە کۆمەڵایەتیانی کە لە ناو کۆمەلگای کوردیا هەیە هەر نمونەیەک باسەکەم چه یەکێتی و چه پارتی کە من ڕێزم هەیە بۆ هەردوو لە بۆ هی ناکەم لە ژایەتینم قسەی ناکەم بەڵام هەڵەیان نەوایە بۆ نمونە هەردووکیان دادگان پێشێل کردووە مەکتەبی کۆمەڵایەتیان دروست کردووە ڕێگەت ئەدرێ بە سەرۆک عەشیرەتێ بە کێک لە ناو خۆیانە بە عورف و عادەتی عەشایەری کێشە ناوخۆیەکان چارەسەر بکەن ئەوە تومانەوە گەڕانەوە بە دۆ پێشێلکردنی یاخود پشتگوێخستنی دامەزراوەیەکی گەورەی لە ناو دەسەڵاتە کە دەسەڵاتی سێهەمە دەسەڵاتی دادوەری ئەبێ کار بۆ ئەمانە بکرێ مەسلەی وەک بەڕێز هێڵێت هێزێکی نیشتیمانی زۆر شتی تر بەڵام ڕەنگە من لەوەیە متفق نەبم ئایا دەوڵەت خۆمان چاکەین و کۆمەلگایەکی دیموکراتی دروست بکەن و نەتەوەش دروست بکەن نشنێ دروست بکەین اینجا دەوڵەت دروست بیا خود بە پێچوانەوە من لەگەڵ ڕای دوو هەمم لە بۆ چوونێکی سیاسی شەوە نیە لە دیدێکی سیاسی نییە بە حکمی اختصاصم ئاگام لە مێژووە 140 ساڵی لەمە پێش شێخ عوبەیدڵای نەهری پێشنیاری ئەوەی کردووە لە نامەیەکە بۆ دکتۆر کۆچران ئەنووسێت ئێمە یەکەمشی دەڵێ ئێمە جیاوازین لە فارس و لە تورک ئێمە نەتەوەیەک جیاوازین لە ڕووی ئاینی شەوە لە جیاوازین ئەمە بەسی لە مەسلەی مەزهەبیە بەڵێ کاتی ئەڵێ تاکەکانی ئەم کۆمەڵگایە تاوانێکن خراپەکاریەکەن ئێم بۆمان نییە حکمیان بین لەبەرەوە سەردەمانێک کورد بە چەتە و ڕاوڕوتکرد ناوی دەرکردووە بەڵام دەوڵەتی تورکگەڵێ ڕێگەمان نایم حاسبم بەزەڵێ گەریمە دەوڵەتی خۆمان هەبێت ئەو قوارەیە دروست بن قوارێکی سیاسی ئەو کاتە خۆمان گوێی تاکانی خۆمانەگرت محاسبەیانەکەین لە مێژواشتی وا هەیە کە هەوڵدان بۆ وێ لە مێژووی کوردەکە بیرانەکرێت و دەوڵەت لە پێشا دروست کرێ اینجا مؤسساتی دەوڵەتەکە دروست کرد بکرێتە کۆمەلگایەکی کۆمەڵایەتی دوو ئەوەی بەڕێز دەڵێیت کۆمەڵی فاکتەرێت تەنیا فاکتەری ناوخۆیی نییە ئێستا فاکتەرە دەرەکیەکە تا ڕێدەیەکی زۆر ئەقلیمەکەش وەک بەڕێز دەڵێ پێگەشتووە بەڵام ڕەنگە چاوەڕام بکەن تا 10 ساڵی تر یار بوون منە تا ساڵی دوای تر یەکێتی و گۆڕان ڕێکەون لەسەر کاراکردنەوەی پەرلەمان ئەو هەلەمان لە دەست بچێت ئێستا پێم وایە هەلومەرجێکی زۆر باشە ڕیفراندۆم بکرێن مەرجیش نییە ڕیفراندۆم بۆ سەر بەخۆی یا خود کە ئەنجامی ڕیفراندۆمەکە دەرچێتەوە بۆ سبینی عەلانی دەوڵەت بکەیت ئەگەر تێبینی بکەن لەم ڕۆژانەیە کە مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەکردنی ئاڵا لە کەرکووک گەرمە عێراق ناچار بووە باسی جێبەجێکردنی مادەی 140 پێشەوەی بێن بەرنامەکە من ئاگام لە دیبێتێک بوو لە زانکۆی ئەمریکی لە دهۆک جعفەری لەوێ قسەیە کرد جعفەری ئەیوت مادەی 140 بە سیاسی کراوە ئەبوایە ئەم ساڵش جێبەجێکرایە معناوایە تۆ بەس بیرکردنەوە لە مەسلەی ڕیفراندۆم ترساندنی بەوەی کە سربەخۆی ڕاگەیەنی
پاڵ بە بەرامبەرەکەتەوەنی یان بەدەسەڵاتدارانی عێراقەوەنیە کە تەنازول بکەن ئەمە ژۆرەکە لە سیاست لەگەڵ مامۆستاکە ینی باستەوە ئەکرێت کە ڕیفراندۆم هیچ ینی جایزبوون یاخو ضرورەتێکی من وا سێری ناکەم پێچوانەوە من ئەڵێم ڕەنگە چ مەسلەی ئاڵای کەرکووک ئاڵای کوردستان کە لە کەرکووک هەڵکراوە چ مەسلەی ڕیفراندۆم تۆزیە ئەو میلەتی هانداوە ڕەنگە خەڵکی تر مەبەستێکی تری هەبێ بەڵام میلەت ێستا تۆزی یەک خستۆتەوە بۆ نەگەڕێنەوە بۆ سەرەتای بەرنامەکە و ئەو چەمکانی ئێوە بەکارتێنێنا ڕاستە خۆکە باسی سربەخۆی و ئەم چەمکەنویانەی ئێستا لە کە کۆمەڵگای مەدەنی پێشەخاوە مؤسسە دروستەکە ئێوە یەکسەر باسی خێڵ و ناکۆچی و وەکوما مەساژۆژان ناعەدالەتی جوگرافیا و نازام ئەمانەتان کرد ینی بۆ ئەمەتان بردەوە بۆ ئەو لە کاتێکە هاوکات قسش لەسەرەوە کرێکە ئێمە بۆنمە ڕیفراندۆم و هەڵکردنی ئاڵا و بڕیاردان لەسەر بەخۆی ئەبێ بزوێنەر و داینەمۆی بەهێزکردن و گەورەکردنی وە کۆڵە کێروی ناسیۆنالیزمان و سربەخۆی کوردستان بێت من بۆ بەستمم بۆەوە من خۆم پێم وایە بوونی خێڵەکی یان پەیوەندی خێڵەکی و پەیوەندی خوێن و خزمەتی لە ناو تاکان و مەسلەی ئینتیمای نەتەوەیی مەسلەی دیموکراسیت مەسلەی هاوڵاتی بوونیش ئەسڕێتەوە تۆ کە تەماشای من بکەیت من ڕفتارێ بکەم هەڵسەنگاندن بۆ ڕفتارەکەی من بکەیت لەسەر ئەساسی کە تۆ خزممیت من سەر بە عەشیرەتەکەی تۆم ئەو کاتە نە مەسلەی دیموکراتیت لە ئارامێنێتەوە نە مەسلەی هاوڵاتی بوون مافی مرۆڤیش نامێنێ لەو کاتەیە کۆرانە کە دیفاع بکرێت لە مەسلەی خێڵەکیەوە ترسەکە لەوەیە وەگوتم مەکتەبی کۆمەڵایەتی دروستەکرێ ڕێگە بە عورفعاتی عەشایریە دروستەکەی ئەو کاتە چه هاوڵاتی بوونی لێرە ئەمێنێت چ دیموکراتیەتێک لێرە هەیە چ مافی مرۆڤێک هەیە تۆ لەبەرەوەی سەر بە عەشرێتێکی دەسەڵاتداری لەبەرەوەی پشتیوانت هەیە ئەگەر تاوانێکیش بکەیت لەسەر جادە مخالفەیەکی ترافیکیش بکەیت و لە ئەفسەرێکی پۆلیسیش بێت سبێنێ کەس نەتوانێت محاسبەت بکەیت لێرە هاوڵاتی بوون ئەمێن ئەتەوێ بڵێ ئەمە گوتاری نەتەوەی یاخود ئەو گوتارەمان لاوازەکە کە ئێمە قسە لەسەر پێشکەوتنەوە و گەیشتن بە دەوڵەت و سربەخۆی بکەین ئەم ڕەخنانەی جەناب و ئاماژەی بۆکەی من پێم وایە بێ ئیش لەسەرەوە بکرێ من بەش حاڵی خۆم چەند ساڵەوە پێش ڕەخنەم گرتووە لەوەی کە نابێت سێبارەیەکەمەوە ئەم بوون من ئەم مەکتەبی کۆمەڵایەتیانە هەبێت لە پێشترش من قسەم لەسەرەوە کردووە بۆ ئێمە لەوە گەورەتر قسە نەکەین مامۆستا یعنی لەوە گەورەتر کە تۆ باز لەو چەمکانەکەی سربەخۆی ڕیفراندۆم ئەمانە یعنی ئیش وەزیفەیەکی گەورەیە قۆناغێکی مێژووی هاتوۆتە پێشەوە ئەنجام بدرێ بۆ ئێمە بێ بچووکیکەینەوە لە مەکتەبی کۆمەڵایەتی هێزێکی سیاسی من مەبەستم لەوە نییە کە بچووکیکەینەوە بمەخشە مەبەستم لەوە نیە بچووکرێتەوە من لەگەڵ ئەوەیەم کە ڕیفراندۆم بکرێت و لەگەڵەوەم کە پەیوەندیەکانمان ڕێکخرێتەوە لەگەڵ عێراقەتەنە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە من لەگەڵ ئەوەیەم کە پەیوەندیەکانی پارێزگاکان ڕێکخرێتەوە لەو دیدە ناکە سلێمانی جیاکەینەوە لە هەولێر و سلێمانی زوڵمی لێکرا و سلێمانی چکە ئەوەی کە حکمی سلێمانیەکات خودیارێکیە تۆ لە گەڵەوە لایەک بووی باسی میرنشینی بابانت کرد پێشتریش یعنی تۆ کە سەیری مێژووەکەی زۆربەی میرنشینەکان میرەکان لە کاتێکدا کە پێکەوە کۆگنەبوون هەرێکی پەنای بۆ دەوڵەت و هێزێ بردووەوە ناکۆکی خێزانی لە ناویانە دروست بووە بە شێوەیەکی وا کاریگەری لەسەر پرۆسە و پرسەکەش کردووە لە جوگرافیای کوردستانە یعنی ئەکرێ بڵێن یعنی بۆ خۆی ئەم ناکۆکیانە ئەم ناکۆکە ناوخۆیانە ڕووکم مامۆستاش جەختی لێ کردەوە بۆ خۆی خاڵێکی لاوازی دروستبوونی ئەگەری سربەخۆیە لە کوردستان ئەگەر مەبەست لە پەیوەندی دەرەکیەکان بێت ناوخۆیەکان حتمەن بەڵام یەکشت هەیە من زۆر جار بە خوێندکارەکانم مەڵێم وشەکە قورسی شەڵێ مەگەر بڕیار بێ ئێمە جاشایەتی بکەن ببورن لەو وشەیە ئەگەر لە یانگری وڵاتێکیش بکەن هێزە سەرەکیەکانی کوردستان پێکەوە لە هەردوو لە یانگریەک وڵات بکەن باشترە کێشەکە لەوەی هەیە هێزێکی سەرەکی لە کوردستان لەگەڵ وڵاتێکە پەیوەندی من ناوێنانم جاشێتی پەیوەندیەکی سیاسی لەگەڵا هەیە بەڵام هێزەکەت لەگەڵ وڵاتێکی پێچوانی ئەوابێ ئەوە کارسات بۆ کورد دروستەکە بەڵام ئەگەر هەموو هێزە سیاسیەکان پێکەوە بڕیار بدەن بچنەوە بەغدا لەگەڵ عێراق ڕێبکەنیان لەگەڵ ئێرانە پەیوەندی بە هێزبیان لەگەڵ تورکیا هەموو پێکەوە ئەو کاتە کوشت بەدەستێنێ بەڵام تۆ ئەحمەد لەگەڵ تارانە بێت و مەحموود لەگەڵ وڵاتێکی ترابی لەگەڵ تورکیا بێ و کاتە ماسات بۆ ئێمە دروستەکە لە مێژووشمانە ئەو شتە هەیە هەر دروست میرنشینی بابان کە بەڕێز دەباسیەکەیت بەتابەت لە سەردەمی ئەو ڕحمان پاشای بابانە خالید پاشای برای یان ئامۆزای لەگەڵ والی بەغایە پەیوەندی ئەم ڕێگەچێت لەگەڵ تارانە لەگەڵ
ئێرانە پەیوەندیە بەستێ لەسەر حکم لا برێت هێزێگەنی لە بەغاوە ئەم لەولاوەچێ لە کرماشان و هێزێکترێنی ئەوتر دەرەکاتەوە مێژووی من بە دووری نازم 200 ساڵ من پێش بنسبت منەوە زۆر کۆن نییە چکە گەر مێژوو بخوێنیتەوە ڕووداوەکان شەر نییە تۆ خۆت بینی بێتت بتوانین استفادە لە ڕووداوانە بکەین ئێمە مێژووی نوێمان پڕێتی لەو ڕووداوانە کە کورد پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەرە بووە بەڵام هەوەستا کەگەر من هەنێک کۆمنتم هەبوو ینی ئێمە بوارتی ئەم بە ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و دەگەڕینەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا پێش ناوبڕەکە وتی کۆمنتمێ لەسەر قسەکانی مامۆستا بەڵێ ببوورەمە بەسمەوە بوو ینی ئێمە بێت و دەتەجربەی وڵاتان وەربگرین ئێستا بۆ نمونە لە وڵاتانەیە زیاتر ڕێفراندۆمەکرێ کە وەکو وتم نیزاعی تایەوە ڕای جیاواز هەیە ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو بڵین یا ببوورە لە هەرێمێکی وەکو سکۆتلەندایە کە بەشەکە لە وڵاتی بەریتانیا ینی سکۆتلەندا کە هاتە سەر ئەوی ڕێفراندۆمی کرد بۆچی لەبەرەوەی پارتێک هەیە کە بەناوی سکۆتیش ناشڵ پارتی واتە پارتی نیشتیمانی سکۆتلندیەکان ئەمان لەگەڵ سربەخۆییا بوون بەڵام لە بەرامبەر ئەوە دوو پارتی سەرەکی هەیە کە پارتی کرێکارانی بەریتانیا لەگەڵ پارتی پارێزگاران ئەمان دژی سربەخۆی بوون بۆیە پێویستی بە ڕێفراندۆم کرد و بێگومان دۆڕاشن لە ڕێفراندۆمەکەیە یاخود مەسەن هەرێمێکەیە بە ناوی هەرمی کیوبێک کە فەرەنسی زمانن لە کەنەدا ئەمانیش دیسان کە ڕێفراندۆمیان کرد لەبەر ئەوەی ڕێی جیاواز هەبوو خەڵکێکە بوو لە ناو هەرمی کیوبکا پێی وابوو ئەمان مانەوەیان قازانجە لە ناو کەنەدایە هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسیەوە بۆیە ڕێفراندۆم کراوە دیسان ڕێفراندۆمەکەش بڵین ئەوانی کە سربەخۆخواز بوون دۆڕانیان یاخود بۆ نمونە ئەگەر سێرکی لە وڵاتێکی وەکو ببوورە هەرمی کەتەلۆنیا کە هەیە لە ئیسپانیا ئەمانیش دیسان کە داوای سربەخۆییان کردووە ڕێفراندۆمیان بۆ کردکە خەڵکێکی زۆر هەبوو لە ناو هەرمی کەتەلۆنیا پێی وابوو کەمانەوەی ئەمان لە ناو ئیسپانیایە لە ڕووی ئابووریەوە باشترە بۆیان و لە ڕووی سیاسی و باشترکە ئیسپانیا وڵاتێکی دیموکراسیەوە لە ڕووی ئابووریەوە پێشکەوتووە یاخود بۆ نمونە لە تورکیا کە ئێستا ڕێفراندۆمە کرێ لەسەر ئەوی سیستەمەکە لە پەرلەمانیەوە کرێ بە سەرۆکایەتی پێویست بە ڕێفراندۆمەکە چکە ڕای جیاواز هەیە یعنی لەلایەکۆ ئاکپارتی و ئەردۆگان پێیان وایە کە ئەم سیستەمی سەرۆکایەتی باشە بەرامبەر ئەوان زۆربەی پارتە سیاسیەکانی تورکیا دژی ئەوەن کە سیستەمەکە بەرەو سەرۆکایەتی بڕوە بەڵام لە هەرێمی کوردستانە هیچ پێویست بە ڕێفراندۆم ناکات چکە هەموو پارتە سیاسیەکان لەگەڵ ئەویان کە هەرمی کوردستان سەربەخۆی بەدەستبێنێ و زۆرینی زۆری خەڵکی کوردستان لەگەڵ ئەویان هەرمی کوردستان سەربەخۆی بەدەستبێنێەوە وەکوتم لە ساڵی 2005 ئەم ڕێفراندۆم ئەی بەدیلی ئەمە بکرێت چیە مامۆستا بەڕێیەوە وتم ئەکرێ بە شێوەیەکی بێدەنگ ئێمە دانیشین بنەماکانی دەوڵەت دروستکەین واتە سوپایەکی نیشتیمانی دروستکەین کە بەرگری لە هەموو خاکی کوردستان کە و بەشێک نەبێت لە ململانی سیاسیەکانی نێوان حزبە کوردستانیەکان و سیاسەتێکی دەرەوەی نیشتیمانی دروستکەین کە جۆرێک لە خزمەتی بەرژەوەندی باڵای گەلی کووردا بێ و جۆرێک لە هاوسنگی ڕابگرێت لە نێوان هەموو وڵاتە ئەقلیمی و دەوڵەتانی دنیا و جلهێزەکانی جیهانە نەک لە پێناوی ئیتیفاقێکی 50 ساڵە لەگەڵ ئاستی بەرژەوەندی حیزبیە لە ئاستی بەرژەوەندی حیزبیە هەرچی دەوڵەتی ئەقلیمیەکانی ترە عاجزیکە و لە هەرمی کوردستان و نوتی هەرمی کوردستان تاڵام فرۆشکاوی خاطر ژێرباری قەرزێکی زۆرەوە وەکوتم پێویستمان بۆیە کە زانکۆی نیشتیمانی بەهێز دروستکەین کە کادری بەتوانە و کارەمەمان بۆ پێ بگەێنێ کە پەرە بە کەرتی گشت و کاڵ و کەرتی پیشەسازی و کەرتی گەشتگوزار و کەرتەکانی تر بن بۆچی بۆ ئەوەی کە ئێمە وەختێک وڵاتمان دامەزران ئەگەر تووشی فشاریش بووین لە چواردەورمانەوە دراوسەکانمان فشاری ئابووریشان قسینە سەر یا فشاری سەربازیشان قسینە سەر توانین بەرگە بگرین توانین مقاومەی ئەم شتە تازانە تۆ باسیەکەی ئەمە چ سۆراغێکی مێژووی بۆ ئێمەتیایە ئایا ئەمە ڕەوتی مێژووی ئێمە بەرەو کوێ بە ڕۆتی مێژووی ئەمە پەیوەندی بۆ هەیە کە تۆ ئەگەر لە ینی چۆنە پێ بڵم تەجربەی میلەتان وامان پێ ئەڵێ وڵات هەیە ینی ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیسرائیل کە ئەگەرچی ئەمە دژی سیاسەتەکانی کە بەرامبەر برا مسلمانەکانمان ئەیکا بەڵام لەبەری موسساتیان هەیە توانیانە بەرگە بگرن و بمێنەوە وڵاتی شەیە وەکو وتم وەکو جنوبی سوودان لەبەری موسساتیان نییە خەڵکەکەی بەرەبەرە کۆچەکە ینی وڵاتێکی زۆر شکست خواردی لێ دروست بووە و من حەزەکەم ئەوە بڵم ینی لە ساڵی 1990 تا ئێستا کە نزیکی 26 ساڵەکە نزیکی 34 وڵات سربەخۆیان بەدەستهێناوە کە بەشی زۆری ئەمانە بەشێکیان لە یەکێتی سۆڤێت جابوونەتەوە وەکو کازاخستان و ئۆزبەکستان و تورکمەنستان و لەگەڵ ئەرمینیا و ئازربایجان و لیتوانیا و لاتیڤیا و ئەستۆنیا و ئەمانە بەشێکیشان لە یوگۆسلافیا جاران کە یوگۆسلافیا کرد بوو بە چەند وڵاتێکەوە وەکو سربیا و کۆسۆڤۆ و کۆمەڵی وڵاتی تر لەگەڵ مۆنتینیگرۆ کە پێوترە جەبەل ئەسود
لەگەڵ کۆمەڵە وڵاتی تر وکو جنوبی سوودان و ئەوەی پێوترێ بڵێن ساحلی ببوورە تەیموری ڕۆژهەڵاتی پێوترێ ئەمانە ئەم کۆمەڵە وڵاتە زۆربەی زۆریان بەبێ ڕیفراندۆم ینی سەر بە خۆیان ڕاگەیانەوە بەشێکی کەمیان ڕیفراندۆمیان کردووە واتە ڕیفراندۆم گرنتی ئەوە بەڵام مامەستا ئێمە گەر بوورە کە ئێمە چینە ناو ڕوتی مێژوو ئەبینین کورد هەمیشە کێشەی نەتەوەی هەبوو ئێستا لە عێراقی عەرەبیە کوردیتیایە لەوانەیە کۆمەڵە شتمانەیە هەندێ ناوچە هەیە عنی لەوانەیە پێویستی بەوە هەبێ کە بە دەنگەکان یەکلا بکرێتەوە بە بەڵێکان و بە نەخێرەکان یعنی وێنای مەوزوعەکە بکرێ کە کورد بزانێ خۆی ئاراستی سیاسەتی وە بەرەو سەربەخۆبوونی بەرەو کوێچی دەسامە سەر ئەو قسەیە ویستم ئەوە بڵم مەسەن بۆ نمونە وڵاتێکی وەکو بڵین باشووری سوودان کە بە ڕیفراندۆمی ژیابووەتەوە بەڵام وڵاتێکی شکست خواردووی دیکتاتۆری لێ دەرچووە و لە ڕووی ئابووری شکست خواردووە بەڵام وڵاتێکی تر هەیە بەرامبەر ئەوە کە سلۆڤاکیا کە بەشێک بووە لە چیکۆسلۆڤاکیا و لە چیک جیابووەتەوە لە ساڵی 90 بەبێ ڕیفراندۆمی ژیابووەتەوە ئێستاکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتەکانی ئەوروپا کە هەم لە ڕووی ئابووریەوە پێشکەوتووە هەم لە ڕووی سیاسی و زۆر دیموکراسیە وڵاتێکی زۆر پێشکەوتووە پێشتر قەرزی لە بانکی نێودەوڵەتی وەرگرتووە بەڵام ئێستا سلۆڤاکیا قەرزای بە بانکی نێودەوڵەتی وڵاتە هەژارەکان و یەکێکە لە سێهەمین بڵین لە ڕووی خێرایی گەشەی ئابووریەوە سێم وڵاتە لە ئەوروپایە لە ڕووی خێرایی گەشەی ئابووریەوە و لە وەختی خۆی کە جیابووەتەوە لە سایە 21 ڕێژەی بێکاری لە سایە 21 بوو ێستا لە سایە حوتەواتە سێهێندە ڕێژی بێکاری هاتووەتە خوارێ واتە لە ڕووی ئابووریەوە زۆر پێشکەوتووە بە شەرتێک پێشتر سیستەمێکی کۆمەنیستی دواکەوتووی هەبووە بەڵام توانیویان ئەمانە یارمەتی بۆ نمونە بانکەکان بن کە بانکەکان لە بانکی حکومی بێ بە ئەهلی و یارمەتی قەرزی پیشەسازی و کشتوکاڵی بن و گەشەی ئابووری ڕووبات بەڵام لای ئێمە بەداخەوە ینی ئەو بانقانی کە هەشمان بوو بانک ئەهلیانە حکومەت ئیفلاسی پێکردن تووشی مایەپۆچی کردن و بەتایبەتی ئەو بانقانی لەم سنووریان ئایا دەوڵەت وا دروستەکرێ ئەی تۆ هەرچی بنەمای ئەم وڵاتی تۆ ئەم نمونایە هێنیتەوە ئەتوێ بڵێ ئێمە هەموو نەقسی ئەم دامەزراوانەمانەیە ئەبێ لە پێش ئەم نەقسانە پڕکەینەوە اینجا بازە کۆمەڵە پەس بکەین بەتەکید وایە اینجا بێ ئەمە وەکو بڵین وەکو لە ڕووی تیۆریەوە ئەمەیە کێشە هەیکەلەکانمان کێشە ئەو کێشانی کە ڕەتی بە سترەکچەری ئەم وڵاتەوە هەیە بە هەیکل کاتە باسکرد لەو چەمکە نوێیانەی چەمکە مەدەنیەکان وەکو دیموکراسی مافی مرۆڤ هاوڵاتی بوون پێکەوە ژیان ئەمانش یعنی تۆتوێ ئەمانە یعنی بە تێکەڵی لەگەڵ ئەم چەمکان ئەم چەمکانش تاوەکو ئێستا بە شێوەیەکی وا بوونی نییە تاوەکو بتوانێت لە ژێر سایی ئەم چەمکانە ئەمانەی کە تۆ باسیکەوەکو کەم و کوردی بهێنرێنەدی بوونینە لە بەروی پارتی دیموکرات و هەنێک لە شەنکەوتەکانە لێکێتی نانهێشتو ئەم چەمکانە بوونی هەبێ ئیگینا ئێمە وەکووتم وڵاتێکی وەکو سلۆڤاکیا لە نەوسێەوە جیابووەتەوە تا ئێستا بۆ بێکی لە وڵاتی پێشکەوتەکانی ئەوروپا ئێمە لە نەویەکەوە تقریبا جۆرێک لە سەربەخۆیمان هەیە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئیداریەوە حکومەت و پەرلەمانی لۆکاڵی خۆمانمان هەیە و داهاتی خۆمانمان هەیە ئەکرا وڵاتێکی مؤسساتی زۆر پێشکەوت و دروستکەین بەڵام ئەگەر بێت و ببوورە کاگەرم بەس ئەم قسەکەم تاوکەم و لە ڕووی تەکنیکی ئیشەکەەوە ئەگەر تۆ هەر بڕیاریش بێ ڕیفراندۆم بکەیت ینی ئەبێ هەڵی مانگەشۆ سەر لە ئێوارە دیارە هەر شێوازی ئیشکردن بۆ ڕیفراندۆمەکە دیارە کە ئەمانە جدینی بۆچی چکە تۆ بڵین ساڵی 2005 یاسایەک دەرچووە کە ئەو کاتە بزوتنی گۆڕانیش نەبوو کە یاسای ژمارەیەکی پێوترێ لە پەرلەمانی کوردستان کە ئەو کاتێکی تو پارتی زۆری نەبوون و حتنا مفتی سەرۆکی پەرلەمان بووە بەپێی ئەو یاسایە ئەڵێ هەموو پرسەچارن و سازەکان ئەبێت لە پەرلەمانی کوردستانێک لای بکرێتەوە باشە ئێستا تۆی لە دەروی پەرلەمان پەکراوە و لە وەکو لە دیوەخانە حزبیەکانە تۆ ئەم پرسێک لای یەکەیتەوە ینی ئەمە تۆ کەواتە تۆ ناتێت دەوڵەتێکی مؤسساتی دروستکەی ینی ئەمەیە کێشەکە بەڵام وەکو لە مامۆساش ببوورە و پرسیارم کرد ئەگەر ئێمە بێت و ئینتیمانەتەوەی و ناسیۆنالیستیەکە و ئینتیما قەومیەکە تۆخکەینەوە زۆر دروشمەکانی خاک ئاڵا نیشتیمان ئەو چەمکانی کە لەنەو مێژۆک و چەمکیی مقدس و پیرۆ سەیرەکرێ باسییان کەین و بیان هێنەوە بۆ ئێستا پێدوانیە یعنی ئەم چەمکانە بۆ خۆی ئەوانەی کە تۆ باسیەکەی ئەوانە کاڵەکەنەوە یاخود بە پێچەوانەوەیە بە پێچەوانەوەیە زانی بۆ کەگەرم تۆ ئەگەر دیقەتی بی ئێمە لە ساڵی نەویەکە ئەو کاتەکە حکومەت و پەرلەمانمان نەبوو مەجبور بەری کوردستانیمان دروستکردنی حزب کوردیەکان هەیئەتێکیان پێکێنا هەیئەتێکی کادێکی مشتەرەک سەرکردایەتێکی هاوبەشیان دروست کرد بەنای بەری کوردستانیەوە بەڵام تۆ دوای 27 ساڵ حکومڕانی و دروستکردنی پەرلەمان و دروستکردنی حکومەت و هەموو ئەم مؤسسانە تازە بە تازەبی ئەمانە هەمووی پەکخەی چی بەری کوردستانی دروستکەیتەوە وەکو دیوەخانی حزبی بیت ئەم لاولا بکەیت و بەنای مەسەلەی سەربەخۆیەوە اینجا لە هەمووشی ینی ناخۆشتر ئەوەیە کە فازڵ میرانی کە خۆی چێکە لە وەفدە ینی چەند ڕۆژە لەمە پێشباسی ئەوەی کردوتی ئێمە ئەگەر ڕفراندۆمیشکەین
شەر نییە کار بە ئەنجامەکەی بکەین ئەی باشە کە تۆ کار بە ئەنجامەکەی ناکەی بۆ هەر ئەیکەی بۆ سەری خەڵک ئێژێنی بۆ ئەم هەموو پارەی خەرجەکەی ینی ئەو پارەی کە لە خەرجێکی بی بۆ موچە خۆرانی کە بە ناوی پاشەکۆتی موچەوە چەنەها موچیان خوراوە باشتر نییە جا من ئەوە ئەمێ بڵێم ینی بەداخەوە ئەوەی کە من تێبینی ئەەکەم زۆرینەی هاوڵاتیانی هەرمی کوردستان تێبینی ئەەکەن ینی ئەم مەسەلەی ڕفراندۆمە تەنها وەکو نمایشێکی سیاسی و مزایدەیەکی سیاسی پارتی وەشنکۆتەکانیانە لەیکێتی بەسەر حزبەکانی ترا ببوورە بۆچی بۆ ئەوەی کەشکسە سیاسەکانی خوان و گەندەڵەکانی خوانی پێبشارنەوە و ئەم هەڵبژارنی پێبەرنەوە هیچی تر بەڵێ مامۆستا ئەم ڕەخنانەی مامۆستا بەیار باسیەکات ئایا ئەمانە ئەبنە هۆی کەمکردنەوە لە بایەخی سربەخۆیی بۆ کوردستان و بایەخی ئەوەی کە ئێمە باسی ئەو چەمکە نوێیانەمان کرد کە بەکاردێت لە نێوان ئینتیما مێژوویەکان و هەروەها چەمکە مەدەنیەکان کە بریتێ لە دیموکراسی و مافی مرۆڤ و پێکەوەی ئایا ئەمەی کە مامۆستا ئەم ڕەخنانە ئەکا هیچ لە بایەخی ئەمانە کەمەکاتەوە من ڕێزم هەیە بۆ وچوونەکانی کاکە بەیار وابزانام ناکۆکیمان لەسەر ئەوەیە کە لە پێشا دەوڵەت دروست کریان هەنگاو بەرەو دەوڵەت ڕاگەیاننی دەوڵەت اینجا پێشا دەوڵەت اینجا موسسات و اینجا نەتەوە دروستکرێ یاخود بە پێچەوانەوە بێت جیاوازەکەی ئمە پێم وایە لەسەرەوەی زۆربەی خەڵکی کوردستانیش یاخود بەشێ لە خەڵکی کوردستان بۆ شوێ تەماشان کە نە بخرێتە دوایی بەشەکەیت ڕێنا لە پێشە من پێم وایە ناکرێت ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین حیزبەکان ناوخوانە ڕێ بکەون دەرفەتێک گاتۆتە پێشەوە پێویستی ئیسیفادەی لێ بکەین دووهەمیان مەسەلەی ڕێفراندۆم شێوازێکە لە شێواز سیاسیەکانی خەباتکردن تۆ خەباتی چەکداریت هەیە خەباتی مفاوزاتت هەیە گفتوگۆ بکەیت لەگەڵ بەرامبەرەکە تا دانوستاندن بکەیت خۆپیشاندان و زۆر شێوازە مەدەنیەکان بۆ چوونی من ڕێفراندۆمیژی کە لەو شێوازانەوە کارتێکی فشارە بەکارهێنرێت من لە سەرەتا شەی شارتمەوەدا تۆ کاتێکە کورد باسی ئەمە کات یاخود دەسەڵاتدارانی کوردستان باسی ڕێفراندۆم باسی ئاڵای کەرکووکن بەرامبەرەکەت ناچار کرابێ مادەی 140 جێبەجێ بکە مادەی 140 جێبەجێ بکرێت پێم وایە لە قازانجی ئێمەیە بەڵام آخر یعنی بۆ با منیش دیفاعێک لە مامۆستا بکەم مامۆستا قسەی لەسەر ئەوەیە بۆ لێرە نین کە بەڵێ منیش هەڵبەت ئێمە من هەمیشەم بەرنامەی من ئاراسیێن بەرنمەیە قسە لەسەر ڕابردووە کە ئەبێ سەیری دواوە ئەەکەین بۆی بتوانین ئێستای خۆمان بزانین چی ئەەکەین وە پێشەوەش ببینین بە دروستی بەڵام هەست ناکەی قسەکانی مامۆستا تەواوکو و پێشتی ژوتم هەمیشە لە مێژووە کە بازە سربەخۆی و دەوڵەت و یەکدەنگی و کۆدەنگی و ئینتیمای نیشتیمانی و یەک خیتابی نەتەوەی کراوە هەمیشە خاڵی یەکەم کە ڕەخ نەکراوە ناکۆکی ناوخۆی و کەم و کورتەکان بووە مامۆستاش هەر باسی کەم و کورتەکانی کردووەڵە ئەڵە بەم هەموو کەم و کورتیەوە سربەخۆی چی و ڕیفراندۆمی دروست لەگەڵ تام مادەمە گەڕێنەوە بۆ باسی مێژوو من ڕووداوی مێژوت بۆ باسەکەم لە سەردەمی بەدرخان پاشایە لە 1940ەکانە یەکێتێکی نەتەوەی تا ڕادەیە دروستە بێت یاخود یەکێتێکی ئەتنیکی دروستە بێت زۆربەی مێرنشینەکان بە ئەردەڵانی شەوە لەگەڵ ئەویان کە یەکێتی لە ناو ئەو میرنشینانەیە دروست بێت یەکەم جارە کورد بەرەوە بڕوات کە کۆمەڵی میرنشینی بە گفتوگۆ نەک بە شەڕ و بەمانە یەک بگرن بەڵام لەبەرەوەی زەرفە مۆزوعیەکە هەلو مەرجە دەرەکیەکە لەبار نەبوو لەبەرەوەی لەو سەردەمایە دەوڵەتی عوسمانی و ئێران لە ڕووخانە بن و فەڕەنسا و بەریتانیا و رووسیا بە تایبەتی ئەو دوانە فشاری زۆران هێنابوو بۆ دەوڵەتی عوسمانی وێران کە ڕێبکەون کورد لەو کاتە نەیتوانێت هیچ بەدەست بێنێ هەلو مەرجە ناوخۆیەکەش خەریک بوو بڵێن لەبار بوو تا ڕادەیەکی کەم هەر پێشەوە میری سۆران ناوچەیەکی زۆر فراوانی کوردستانی قسە ژێردەستی خۆیەوە لە شنۆ و نەغەدەوە تا گاتە ماردین و ناوچەی هەکاری و خواریشەوە تا شنگاڵۆمانە قسە ژێردەستی خۆیەوە ناوچێکی فراوانی گرتو میرنشینی بۆ بادنانشی داگیر کردبوو بەڵام چونکە هەلوو مەرجە دەرەکیەکە لە مەرجە نێودەوڵەتەکە لە بار نەبوونیان توانین هیچ بە هیچ بکەن یەکێ لە خاڵەکانی ئەرزڕۆمی یەکەم و 1940 باسی واکە کە بێ ڕێگری بکرێت لە هاوکاریکردنی ئەو خێڵ و ئەو هێزا کوردیانە با بە معنایەکتر بێنشینی کوردیەکان بڵین ئێستا بە پێچەوانەیە ئێستا ئەگەر هەرچە من لەگەڵەوەیانی بشبێنی و باشووری سوودان هەرێمی کوردستان زۆر لە ئاستی سیاسی و کۆمەڵایەتی مەسم هەنگاوە سیاسیەکان بە دروستکردنی مؤسسات لە باشووری سوودان لە پێشتر بوو
باشووری سوودان هەلومەرجێکی نێودەوڵەتی بوو لەبەرەوەی مەسیحی بوون لە سوودانێکی ئیخوان مسلمین کە لەگەڵ ئوسام بن لادن ئەو سەردەمایە پەیوەندی هەبوو هاوکاریانەکردن بۆی کە سوودان ڕەهەندە سیاسیەکە کاریگەریە بوو. بەڵێ بەڵام لای ئێمە هەلومەرجەکە زۆر پێگەشتووە بەڵام هەلومەرجە ناوخۆیەکە چەند کێشەیەکمان هەیە بەڵام دیسان لە بیرمان نەچێ ڕێفراندۆم بە بۆ چوونی من بۆ ئەوە نییە سەرانی کوردیش زۆر باشەزان ئێمە ناتوانین ئێستا ڕۆجیابینەوە بۆ ئەوەیە تەنها من بەوتارێکی جارێک نووسیمە ئەو ڕۆژەی ساڵونی لەم پێش تقریبا بڵاو کراوەتەوە ئەو ڕۆژەی ئەنجامی ڕێفراندۆمە بێت دەوڵەت ڕاگەیەنی هەر ئەو ڕۆژە بە عێراق بڵێ من لەگەڵ تۆ ڕێکەوەم بەڵام بە شێوی فێدراالیت نا بە شێوی کۆنفیدراالی واتە دوو دەوڵەتی هاوسێ بین اینجا لە ناوخۆی کوردستانی شە لەسەر ئەساسی لا مەرکەزیێت ئەوەی کە منیش وەکو بەڕێزت ڕام لەگەڵەوەیە کە باشترین شێوەی دیموکراتیەکەوەی دەسەڵاتی لا مەرکزی بدرێ بە پارێزگاکان و ڕەنگە بە شێوی هەرێمیش ئەو کاتە چەند هەرێمی ناو کوردستانە دروست یعنی ببوورە یعنی مامۆستا پێ دوانیە یعنی زۆر جار ئەمە مەترسی ئەوە هەیە زۆر جار وەکو پەرچەکردارێک یاخود وەکو دەستە چیلەی هێزێکی سیاسی ئەمە بەکار بهێنرێت ئەو مەترسی هەیە بۆی ڕەخنەکانە بێ یعنی ئەگەر ئەمە یەک گوتاری و یەک دەنگی تەواوی هێز و ڕێکخراوە سیاسیەکانی لە پشتەوە بێ حەز ناکە یعنی کاریگەریەکی دیاری هەیە و ئەو کەم و کورتیانەش مامۆستا باسیەکە لەوانەیە بەشێکی زۆریان پاشە کشەی پێ بکرێ و نەمێنێت من لەگەڵ تام کە یەکێتی ناوخۆی پێویستە بەڵامەوە مەرجی سەرەکی نییە کاک بەیار باسی سکۆتلەندای کرد چنە لە ڕووی پێشکەوتنی کۆمەلگایی و جڤاکیوان زۆر زۆر لێمە پێشترین لە ڕووی سیاسی شەوە لە 1920 ئەندام پەرلەمان دوسێ هەفتە پێشستا 69 یان واتە 154یان ئەڵێن ساڵی داهاتۆ ڕێفراندۆم بکرێ یعنی دوو لە سەرسەی پەرلەمانەکەش نییە پارتی پارێزگاران و کرێکاران دیسان دژن بەس پارتی ناسیۆنالیستی سکۆتلەندا لەگەڵەوەیە ئەنی لە 1969 تەنیا لەگەڵەوە کە ڕفراندۆم کرد ساڵی داهاتوو ئێمە پێم وایە لە ئەگەر لە ئەوەی ناوێنێ پێنج هێزە سەرەکی کوردستان چواری لەگەڵ ئەوەیە پێم وایە بزوتنەوەی گۆڕانیش ناتوانێت چەند حەزم نەکرد بچینە سیاسی و حیزبەکان بڵێن بۆ چونی حیزبەکان باس بکەن بزوتنەوەی گۆڕان ناتوانێت بەڵێ ئەوەیە چەمکێک بۆ مزایدی سیاسی حزب من لەگەڵەکەتان هاوەیە بەڵێ منیش دروست دەمەوە بڵم کە گۆڕان ناتوانێت دژیش بێت بە هیچ شوێ دژی نییە بەس ئێمە پێمان وایە ئەو پرۆژێکی نیشتیمانیە پرۆژەی حزبێک نییە وەکو مزایدە و نمایشی سیاسی بەکاری بێنێ بۆ بەرامبەر حزبەکانی باشە ئێمە با وا سیر بکەین کاک بەیار ئێمە چەندی قازانجی هەیە و چەندی زەرری هەیە ئایا ئەگەر ڕێفراندۆم بکەین کارتێکمان بەدەستی خۆی مەسەلە چییە من کە پێشتر باسم کرد وەکو جۆرێک لە خەباتی سیاسی تۆ تەفیزێکت پێ بێت ئەم جاریان چکە ڕەنگە UN بەشداری بکات بمبەخشە ڕەنگە عێراق خۆشی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق سەرپەرشتی بکات ئەگەرەوان بیکەن تۆ تەفیزێکت پێ بێ ئەڵێ گەلی یان دەسەڵاتدارانی عێراق بەپێی دەستور پاراستنی کۆماری عێراقی فیدراالی یەکی لە مەرجەکانی وەک لە دیباجی هاتووە پابندبوونە بە دەستورەوە تۆ پابند ناوی بە دەستورەوە ئەوە تا منیش تەفیزم پێ کە سربەخۆی ڕابگەێنم من باوەڕ ناکەم سربەخۆیی بەو شێوە کە دەوڵەتی دروستکەین و جیابینەوە لە عێراق ئەوە دروست ناکرێت بەڵام بۆ شێوە ڕێخستنەوەی پەیوەندیەکانە بەڵام ئێستا و مۆدیلی ترمە وەسا باسەکرێ هەندێک باس لە دەوڵەتی نەتەوەکە هەندێک باس لە دەوڵەتی دیموکراتیکەکە وەکو ئەوەی کە باسمان کرد ئەو چەمکان بەڵام ئەو ڕەخنانەی توی گری پاشەکشەی چەمکەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و پێکەوە ژیان و قوبولکردنی یەکتریە کە ئێمە قسە لەسەر ئینتیمای چەمکە ناسیۆنالیستەکان لە ناو مێژووە ئەەکەین و هەروەها پێکەوە هەڵکردن لەگەڵ ئەم چەمکە تازانە یعنی ئایا ئەم دوو بۆچوونە جیاوازە کە ئێستا هەیە سەلەوانەیە بۆنمە بەکەکە بازە دەوڵەتی دیموکراتیکەکە بڕای بەوە هەیە وهروە هەندێکش باسی دەوڵەتی نەتەوە کە یا خودوکو مامۆستاوتی ئایا لە پێشە دەوڵەت دروستەکە یان نەتەوە بنیاتەنەی یاخود دواتر مؤسسە بنیاتەنەی یعنی تەوفیقکردنی نێوان هەموو ئەمانە بەم ڕەخنانەوە ئێوە باسیەکەن و ئاماژەی پێکەن کارێکی سانایە زانی کە گەرم خۆی بەڕاستی بڵم ینی لەگە ڕێزمە زۆر بەڵام کۆمیدیا سیاسەکە لە چیایە ینی ئێمە ئەوەی کە پێوتری ناوچەدا بڕاوەکان لە سایە 52 خاکی هەرمی کوردستان پێکەهێنێت کە کەرکووک و خانەقین و شنگال و ناوچەکانی ترە ینی ئەو ناوچانە پێویستە ڕێفراندۆمی لێ بکرێت بۆچی هیچکە دەنگی جیاواز هەیە دژ بە ڕێفراندۆم کە هەر هەنێکیان بەشێک لە تورکمانەکان و برعرەبەکانمانن واتە تۆ لەوێ کە پێویستە بە ڕێفراندۆمە نایکەی یت لە پارێزگای سلێمانی و هۆلیر و دوهۆکێکی کە پێویستە بە ڕێفراندۆم نیشکە زۆرینی زۆری دانیشتوانەکەی کوردن و هەمووشی لەگەڵ سربەخۆییان ینی ئەمەش کێشێکی گەورەیە یعنی تۆ وەکو وتم
تۆ لەوێ گرنگە بیکەی چکە لەوێ دەنگی دژ بەسەر بەخۆیی هەیە لەوێ پێویستە بۆیە کە ڕێفراندۆم کەی وە بیسەلمێنی کە ئەگەرچی تورکمان و عەرەب هەن بەڵام کورد زۆرینەن و لەگەڵ سەر بەخۆییان ئەو ناوچە هەموو کێشە مێژوویەکانی ئێمەش لەناو ئەو ناوچەی مادەی 140 بەشێکی زۆری ئەوەی کە هەمان بۆ لەگەڵ حکوومەتی یەک لە دوای یەکەکانی عێراق لەو ناوچانە بەتەکید وایە ینی تۆ گرنگ ئەوەی ئەو لە 52 خاکی ئێمە کە کەرکووک و خانەقین و شنگال و ناوچەکانی ترە زومار و ئەمانەیە ئەوانە بگێڕیتەوە و لەوێ ڕێفراندۆم گرنگە بۆی لە ڕووی دیموکراسیەوە پیشانی ئەمریکا و ئەوروپا و رووسیا و هەموو دەوڵەتانی دنیای بی بڵێ بەڵێ تورکمان هەیە عەرەب هەیە هەموو چەندەها قەومی بڵین کەمینی ئەتنی و ئاینی و ئەمانی تەیە بەڵام لەگەڵ ئەوە شاکوور زۆرینەیە و لەگەڵ سەربەخۆیە تۆ لێرە کە گرنگە نایکەیت یەدا هەولێر و دووەک و سلێمانی ئیکەی لە کاتێکە ئەمە زۆرینی کورد و هەمووشی لەگەڵ سەربەخۆیان جامە کێشەیەکی زۆر گەورەتریشمان بۆ دروستەکە سبەینێ بۆ نمونە ئەو وڵاتانی کە دژی سەربەخۆین بۆ نمونە وڵاتی سەربەخۆی هەرمی کوردستانن وڵاتێکی وەکو تورکیا ئەڵێ کاکە ئەوەتانێک ئێوە خۆشتان دان بۆیانانن کە ئەم ناوچانە ناوچی کوردستانین ئەگەردانتان پیا بنایە یا ڕفراندۆمتان نەکرد یا ڕفراندۆمێکی سەرتاسەریتان نەکرد کە ناوچە دابڕاوەکانیشی تیاابێ ینی ئەمەش ئیشکالەتێکی یاسایی و میاسایی گەورەمان بە دروستەکە کە لە ڕووی مێژووی شۆ توش کاتەوە چەمکانەی باسم کرد بە ئاسانی ناتوانرێ ئەمانە یەک بخرێت باسە گوتاری نەتەوەیکەین بازە ئینتیماکەین بۆ مێژوو بۆ ڕابردوو بازە چەمکە تازەکانی مۆدررنەی دیموکراسی و مافی مرۆڤ بکەین بازە مؤسسەبوونی دەوڵەت بکەین یعنی ئەم چەمکانە بپێ ئەو بۆچوونانەی جەناوی بێ ینی ناتوانین ئێمە بە ئاسانی یەکی خین و لەوانەیە لە ساتە وەختێکی مێژوویشە بەخرا بەسەرمانە بشکێتەوە بەدڵنیاوی سنباسی ئەو بکەم بەدڵنیەوە من ماوەی بەرنامەکەم تەواو بێ دو قسەی خۆت بکەین بەدڵنیەوە پێم وایە ئەمانە هەمووی ئەتوانین بکەین بەڵام ئەمە هەمووی پێویستی بە نێتێکی باشە ئایا تۆ یەکێتی و پارتی کە ئێستا ئیش بۆ ئەمە ئەکەن ئایا نیەتان ئەوەیە کە بەڕاستی دەوڵەت دروستکەن یاخود ئەمە تەنها بۆ شاردنەوەی نەوەکوتم بەشێک لە شکست و گەندەڵەکانیانەوە بۆ بردنەوەی هەڵبژاردنە و من هیوادارم غەڵەتم و هیوادارم قسەکانم وانە بێ بەڵام ئەگەر خوا نەخواسە ینی من لەوە ئەترسم ئەم ئەزمونونەکەمی کە هەشمانە بیخەنە ژێر مەترسیەوە کە بەخوێنی چەنەها هزار شەهید بەدەست هاتووە ینی ئەمەش ئەچێتە خانەی خیانەتی نیشتیمانی و چکە خیانەتی نیشتیمانی بریتە لە چیەکێ لە پێناسەکانی ئەوەیە کە تۆ لە پێناوی بەرژۆندێکی تەسکی حزبی و بنەماڵی و کەسیا بەرژۆندی باڵای میلەتەکە بکەیتە مەترسیەوە واتە لە پێناوی شاردنەوەی هەنێ شکست و گەندەڵەکانی خۆتە و بە دەستێنانی دەنگا لەم هەڵبژارنە تۆم ئەزمموی کە بە خوێنی هزارها شەیدیش بەدەست هاتووە بخێتە مەترسیەوە بەڵێ سپاس مامۆستا دکتۆر شتێکت ماوە و ئیزافەیەک لەسەر کۆی تەوەری بەرنامەکە من تەنها ئەوە دەڵێم بە درێژایی مێژووی ئمە زیانمان لە نەبوونی یەکێتی ناوخۆیی کردووە هەموو هەنگاوێکە حیزبەکانێن دەسەڵاتدارانی کوردستانی نەگەر بە ڕاستەی یەکێتی و یەکگرتی ناوخۆیی بە کارێکی چاکە دوو سەیرەگەری من بتوانین لەگەڵ دوژمنەکانمانەوەی کە بەڕاستی دوژمن وڵاتانی داگیرکرد بتوانین ئێمە دابنیشون زمانی هاوبەش و گفتوگۆ بدۆزین وەڵام لەگەڵ هاوڵاتیانی خۆمان و هاوسەنگەرانی خۆمانان دۆزینەوە تەمەنەما هەم بۆ گۆڕانیش هەم بۆ یەکێتی و پارتیش دەسەڵاتدارمەژەی بۆ کرد تۆش کۆکی لەگەڵ ئەو مەترسیانەوانش بۆ خۆیان لەمپەر و کۆسپن لەمپەر و کۆسپن بەڵام هیوادارم هەردوو لایەن هەردوو ئاڕاستەکە ئەوەی کرد لایەنگرانی ڕیفراندۆم و هەرچنە لە بابەتی تەوەری بەرنمەکەمە دەرچوین لایەنگرانی ڕیفراندۆم لەگەڵ دژانی ڕیفراندۆم کە بۆ معنایە نییە کە بەڕێز دۆ کڕوند کردەوە بەرژەوەندی کورد بخەنە پێش هەموو شتێکەوە یەک قسەی شمان لەبیر نەچێ مالکی پار ئێوت هەموو کورد لەگەڵ سربەخۆییان نییە بەشێکی کورد دیارەوانە کە لەگەڵ ئەوە قسەیان کردووە ئەمان لەگەڵەوان کەمە لەگەڵ عراقی مێنینەوە کێ ئەڵێ ئەم هەنگاوەی کە ئەنرێت بۆ ڕیفراندۆم بۆی کە بە مالکی و بە دەسەڵاتدارانی تری عراق بوترێت نەکاکەوە تا بەشی زۆری گەلی کورد لەگەڵ ئەوەیە کە ئێمە سەربەخۆ بین بە کورتی بە یەک کۆمیتی زۆر بچوو من یەک شیشەیە کە ئێمە سابقەمان هەیە ینی ساڵی 2005 کە ڕیفراندۆم کرا ینی یەکێتی و پارتی بەکاریان هێنا بۆی کۆمەڵی پۆستیان دەستکەی لە بەخا ینی ئەوەژێکێکە لە هەنگاوەکان کە پێشبینیەکان کە ئەم جارش ئەم ڕیفراندۆمە بەکاربێنەوە بۆی هەنی پۆستی تریان دەستکەی لە بەغا چکە و کۆزانین بەر خۆشارزێباری و ئەوانە لە پۆستەکانیان دوور خراونێتەوە لە بەڵێ سپاس بۆ مامۆستا بەیار عومەر توێژەر لە پلانسازی شار و هەرێمەکان سپاس بۆ دکتۆر ئارام عەلی مستەفا مامۆسای زانکۆ و بەڕێوەبەری کوردۆلۆژی لە زانکۆی سلێمانی توێژەر لە مێژوینەوە هاوچەرخی کورد سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشیویست بەم شێوەیەت بە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک